سەرۆکی کۆمکاری زیندانیا سیاسەکانی کوردستان زانیاری لەبارەی پڕکردنەوەی فۆرمی قەرەبووی وڵاتیانی هەڵەبجە بۆ پەیام دەخاتە ڕوو. دەڵێت فۆرمەکە بناغێکی ڕاستی و دروستی هەیە و پێویستە وڵاتیان پڕی بکەنەوە تا لە داهاتوودا قەرەبوو بکرێنەوە. سەرۆکی دەستگای زیندانە سیاسەکانی عێراق کاتێک ئێمە چین بۆ ئەم دۆسیەیە ئاراستەی بەرپرسی یاسایی دەستگاکەی کرد کە بۆ تا ئێستا بابەتی زیندانی بابەتی محتەجەزینی هەڵەبجە کە هاوشێوەی ڕەفحایە بۆ تا ئێستا بۆیان نەکراوە لەبەرەوە بە ئەوانیش دەستکەن بە پڕکردنەوەی ئەو فۆرمە کە سەرجەم ئەو خەڵکەی کە لە دەست ڕژێم ئاوارەی ئێران بوون و ئەوان ئاوارەی سعودیە بوون خەڵکی هەڵەبجەش بە هەمان شێوە بچن بەدەم ئەو پڕکردنەوەی فۆرمەیان تا ئەوانیش هاوشێوەی ڕەفحا بڵێن قەرەبوو بکرێنەوە و ئەو یاسایش لە عێراقا هەیە خەڵک وەریگرتووە قەرەبوو کراوەتەوە بۆ خەڵکی هەڵەبجە قەرەبوو نەکرێنەوە ئەوە تامان نەبێ بەرپرسانیش پشتیوانی ئەوە بن تا بتوانن خەڵکی هەڵەبجەش هاوشێوەی ڕەفحا سودمەند بن لەو قەرەبووە. هو واضح من خلال القانون احنا نتحدث حول المحتجزين. وەلید سەلانی سەرۆکی دەستگای زیندانیانی سیاسی عێراق لە ڕێگەی پەیوەندێکی تەلەفۆنیەوە دەڵێت یاساکە تەنیا و ئاوارانە دەگرێتەوە کە لە ئۆردوگا و خێوەتگەکاندا ماونەتەوە و بەڵگەی پێویستیان بۆ سەلماندنی هەیە. ان شاء الله الان فتح. ئێستا فۆرمەکە کراوەتەوە و دەست کراوە بە ڕێکارەکان بەپێی ئەوەی لە یاساکە و ڕێنماییە کارپێکراوەکاندا هاتووە. قەرەبووەکە بەو جۆرە نییە کە هەموو ئەو برایانەی لە ئێران بوون بیانگرێتەوە. تەنیا ئەوانە دەگرێتەوە کە لە ئۆردوگاکاندا بوون. سەلماندنیشی دەمێنێتەوە سەر بەڵگەنامە و کاغەزە فەرمیەکان وەک کارتەکانی ئۆردوگا. هەروەها پشت بە بینینی کەسی و شایەت حاڵەکان دەبەسترێت و هەموو ئەمانش لە ڕێنماییەکاندا لە ماڵپەڕی فەرمی بڵاو کراونەتەوە. یاسر موحسین شارەزای دادوەریە و لێکۆڵینەوەی لەسەر دۆسیەکە کردووە. دەڵێت بەپێی چەند ڕێوشوێنێک وەبوونی بەڵگەی باوەڕپێکرا و فۆرمەکە پڕ دەکرێتەوە. پێویستە ئەو وڵاتی کە ئاوارەی ئێران بووە ئەو بەڵگەنامانەی پاراست بێت. ئەوەی کە مامەڵەیەکی کۆنی مابێت و پاراستبێتی بەداخەوە یعنی هیچێکی وای لەسەر ناکرێت چونکە زۆربەی ئەو مامەڵانەی کە هەیە ئیسنساخە و مەسەلەن ئەکەوێتە بەر ئەوەی کە بۆ نمونە دروست کرابێت یا دروست بکرێت ئێمە ناڵێن دروست کراوە بەڵام لە قانون واسایی بۆ کرێت ئەگەر نوسخەی ئەسڵی شتەکە نەمابێ بەڵام خۆشبەختانە ئەم هاوڵاتیانە کە لەوێ لە ئۆردوگاکان ئەماونەتەوە ئێستا دەتوانن خۆیان بڕۆن بە دوواداچوون بکەن ناویان بدۆزنەوە و مدەتی ئێمانەوەیان لە بەرواری ئەوەنە تا بەرواری ئەوەنە لە ئۆردوگاکەیە بە فایلێک لە وەزارەتی کۆچ کۆچبەرانی ئێرانی لە بەڕێوەبەرایەتی گشتی کۆچ کۆچبەرانی و مهاجرینی خارجی بڵین ئێران لەوێ مەلەفەکەیان بێننەوە و پاشان وەرگێڕان و تەصدیقی قۆنسڵخانەی عێراق لە کرماشانیان لە سەفارەتی عێراقی لە تاران بکرێت و بهێنرێتەوە لێرە دەست بەجێت ئەم فۆرمەی بە بکرێتەوە ئیش بکرێت. ماوەی چەند هەفتەیەکە خەڵکی هەڵەبجە کەوتونەتە ناو دووڕیانێکەوە. جارێکی دیکە دەبێت فۆرمێکی حکوومەتی عێراق بۆ قەرەبوو پڕ بکەنەوە بەڵام بۆ چوونەکان جیاوازن و لەسەر کەسانی باڵا بەشێکیان دەڵێن فۆرمەکە سوودی نییە بەڵام بەشێکیشیان دەڵێن فۆرمەکە بۆ زانینی ژماری ڕاستەقینەی ئاوارەبوونی خێزانەکانی هەڵەبجەیە بۆ ئێران تا دواتر قەرەبووی مادی بکرێنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.